قورئانی داودی ئەو قورئانەی بەهۆی کۆنیەوە تا ئێستا هیچ کەسێک مێژووی نووسینەوەی نازانێت لە کتێبخانەیەک لە گوندی بێناسەی قەزای پشدەر لە نێو چەند کتێبێکدا دۆزراوەتەوە. ئەو کتێبخانەی کە قورئانەکەی تێدا دۆزراوەتەوە بەهۆی کۆنیەوە پێی گوتراوە پارپوتخانە. لە دوای ڕاگواستنی گوندەکە لە سەردەمی حکومەتی بەعزدا جگە لەو قورئانە ئاسەواری کتێبخانەکە نەماوە. بەپێی وتەی دانیشتوانی گوندەکە قورئانەکە بەدەستنووس لەلایەن پیاوێکی ئاینیەوە بە ناوی داودەوە نووسراوەتەوە. لە شوێنی دووڕە هەتا لە ئێرانیش ڕاهاتوون کەسێک نەفەری کوژاوە، کەسێک دەزی لێکراوە، کەسێک غەدری لێکراوە، ئەو قورئانە بردووە. ئەمەن بە چاوی خۆمان نەدیوە، بەڵام دەڵێن ئەو قورئانە بردوویانە بۆ ئێرانی سوێندیان پێخواردووە. هەر پارەکەنی پار 4-5 نەفەر لە قەڵازێ ڕاهاتن وتی 4 دەفتەر دۆلارم لێ دەزراوە بەو قورئانەی کابرای سوێندا. هەرچەندە مێژووی قورئانەکە دیار نییە، بەڵام بەپێی سەرچاوە مێژوویەکان سەردەمەکەی دەگەڕێتەوە بۆ چەند سەدەیەک پێش ئێستا. بەڵام ئەم قورئانە لەلایەن گوندنشینانی گوندی بێناسەوە دەست بەدەست پارێزراوە و بڕیاریان داوە تا کۆتایی ژیانیان ئەو قورئانە بپارێزن. لە ڕابردووشدا هاوڵاتیانی گوندەکانی دەوروبەر و ناوچەکانی دیکە بۆ یەکلایکردنەوەی کێشەکانیان هاتوونە گوندەکە و سوێندیان بەو قورئانە خواردووە. ئەو بەرگا لە قیمەوە بۆم بەجێماوە حکومیاتی بەجێما بۆ بەجێماوە کەراسە وەک خۆی گولە و شیر و شتیوان نەیبڕیوە، تیر و شتیوان نەیبڕیوە، بۆ قەزا شتیوا بردووانە تا ئەو ئەو قورئانەی کە نووسێتەوە برین لە لاریان هاتووە ئەگەی برین گرتی لێکراوە ئەگە پیاوی کوشتووە ئەگە سوێنی پێ خواردووە قەناعەتی پێ هاتووە ئەگەی خواردوو سوێنی فقە دەبەدرۆ یان زاری خوارد بووە یان خوێن ساڵی ڕۆژراوە هەر لەجێ. داودی پیاوێکی ئاینپەروەر بووە، دەگوترێت لە وڵاتی ئێرانەوە هاتۆتە کوردستانی باشوور و لە گوندی بێناسا گیرساوەتەوە. جگە لەو قورئانەش بەرگێک کە ماددەکەی پێدەچێت ئاسن بێت و ئاڵقاڵقەیە لە دوای خۆی بەجێماوە. لە ماوەی ڕابردووشدا لە کاتی هەر نەخۆشیێکدا یەکێک لە ئاڵقەکانی لێکراوەتەوە و وەک شیفایەک بەکاریان هێناوە. تایبەتمەندی ئەم قورئانە وای کردووە گوندی بێناسا لە دادگایەکی بچووک بچێ بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی هاوڵاتیانی دەوروبەری ئەو ناوچەیە، چونکە پێیان وا بووە سوێند خواردن بەم قورئانە یەکلایکردنەوەی کێشە و گیر و گرفتەکانیانە. هەنگاو محەممەد هێنارتی قەزای پشدەر.